بۆ هەموو ئاستەکان یعنی گونجاو بوو سەرەتا لە باسی بەڕێوەبردننی پارەوە کاشفلۆ و چۆن مەسەلەن پارەکانت پاشەکەوت دەکەی دواتر چۆن پاشەکەوتەکانت دەست پێوە دەگری و وەک دەڵێ بە هەست سۆز بۆ لای دانادەی و لە مەرحلەی سێمدا چۆن وەبەرهێنان بە پاشەکەوتەکانتەوە دەکەی هەمووی بە مەرحلە دانرا بوو دواتر چۆن بزنسی خۆت دادەمەزرێنی و چۆن بزنسی خۆت بەڕێوە دەبەی سەرکردایەتیکردنی بزنسەکەت چۆن دەکەیت دواتر لە یاسای 20 ماخوێت کە چۆن ئیسفادەی لێ دەکەی بۆ بزنس تەرکیز دەکەی سەر ئەو شتانەی کە قازانجێکی زیاتریان هەیە لەناو بزنسەکەتدا ئەوانە هەموو بە تەدریجی خوێندران و بەڕاستی سوودی زۆری هەبوو من وە خۆم کە خاوەن بزنسم ئیسفادێکی باشترم لێ کردووە بەڕاستی و خاڵچکەی مهم بەڕاستی هەم کات ئەوە بووە کە حەج کاتێک بدویستایە لە هەموو دەرسەکان دەتوانانی دەست بەرزکەوە و ڕاژ لە مامۆستا ئاوات وەربگری سەبارەت بە ئیشوکارەکەی خۆت یان سەبارەت بە ئیشوکارێک کە لە مێشکتدایە و دەتەوێت بیت